ئەمڕۆ لەگە بەڕێز دکتۆر عەرەفات سەدانی شاری کۆیەمان کرد بە مەبەستی بەسەرکردنەوەی شارەکە و بە هەڵواسینی هەندێک لە لافتەکانی بلەیلیستی تەوتین کە ژمارەکەی 247 و سەرۆکەکەی دکتۆر عەرەفاتە یارەمشە لە ڕابردوو تا ئێستا دەلانی چوتی پاتیەوە زۆر دژایەتی کراوە و بە هیچ شێوەیەک خزمەتی نەکراوە. ئێمە داوا لە خەڵکی شاری کۆی و دەنگدەرانی بەڕێز دەکەین و بە تایبەتی موچەخۆران پشتیوانی ئەو لستە بکەن بۆ ئەوی بتوانێت هەمومان لەم ئازار و ناخۆشی کە دیمان لە ڕابردووە دەربازمان بێ و ڕزگارمان بێ بۆی جارێکی تر یەکێتی باتی نەتوانن ئەم خەڵکە چیتر بچەوسێنەوە و چیتر ئەو ئازار ئەشکەنجەی دیمانە نەیبینەوە. هیوای سەرکەوتن بۆ شاری کۆیە و بۆ دەنگدەران و بۆ لیستی تەوتنیش دەخوازین ئومێدەوارین هەمومان بەسەرکەوتوی یەکتر ببینەوە و زۆر سوپاسیان دەکەین.